ئازیزانی NRT سڵاوتان لێبێ. لە دووە پێشاتە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکتربینینی جەلال تاڵەبانی و نەوشیروان مستەفا بوو. ئاخۆ ئەمە سەرەتای گۆڕانکاریە لە ئاوکێشە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا، نزیکبوونەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان داچەند بۆ هاوپەیمانەکەی یەکێتی کە پارتی دیموکراتی کوردستانە دۆخێکی ئاساییە. بەڕێزان گفتوگوی ئەم پرسە دەکەین بە میوانداری ئازاد تۆفیق، ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها عەتا شێخ حسێن ئەندامی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، لەگەڵ دکتۆر محەممەد عەلی مامۆستای زانکۆ و ئەندامی ژووری ڕەوەندی کوردی بەزوتنەوەی گۆڕان. زۆر بەخێر بن. کاگە تا سەرەتا دێمە لای جەنابەت، پارتی دیموکراتی کوردستان تا چەند ئەم لێک نزیک بوونەوەانە بە دۆخێکی ئاسایی دەزانێت؟ بەڵێ، سەرەتا من سپاسی جەناب دەکەم، سپاس بۆ ئەو دەرفەتە کە ئێمەتان بانگهێشت کرد بۆ قسەکردن لەسەر پرسێکی گرنگ و گەرمی سەرساحەی کوردستان و سەرساحەی سلێمانی. دیارە ضرورەتی ئەم قۆناغە و ڕەوشی سیاسی عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست و ناوچەکە و ئەو تەغەیرات و گۆڕانکاریەی کە ئەم مەنتیقەیە گرتوتەوە بە ئێمە ئەڵێت کە دوور بین لە خوێندنەوەی حیزبی و بەرژەوەندی حیزب لە ئاستی گۆڕانکاریەکان وەلا بنین و بڕوو بکەینە بەرژەوەندی باڵای خەڵک و خاک و نەتەوە، و باشتر وایە بەرنامەکان بەرنمەیەک بێت بۆ دۆزینەوەی زمانی دیالۆگ و حیوار و میکانیزمێک بێت بۆ ئالیەتی پێکەوە کارکردن بۆ ئایندەی ڕەوشی سیاسی کوردستان. ئەلێرەوە دیارە تەجروبەی عەمەلی دەری خستووە کە یەکڕیزی ناوماڵی کورد بۆ بە فاکتەری تحقیقی مەطالبی نەتەوەیی لە هەر کاتێکی تاریخیە و پێچەوانەکەشی تەواو ڕاست بووە. هەر کاتێک ئەحزابی سیاسی لە کوردستانە هەر یەکەی لە شوێنی خۆیەوە تعریفەی وەزعی سیاسی کردبێت، نەیارانی کورتوانیویانە بەرنامەی خۆیان بەسەر کوردستان و بەسەر خەڵکی کوردستانە تەرجەمە بکەن. بۆیە نزیکبوونەوەی هەر هێزێکی سیاسی لە کوردستانە و چوونە ناو هەر ئیتفاقێکەوە لە بەرژەوەندی باڵای خەڵکی پارتی دیموکراتی کوردستانە بۆ هاوپەیمانەتی یاخود بۆ نزیکبوونەوەی هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان. بەڵام هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان لەسەر دانیشتنەکەی نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ من تەخویل نیم وە گوتەبێش هەڵوێستی پارتی باس بکەم و تەرجەمەی بکەم لە ڕێگەی ئەعلامەوە، بەس وەک کادرێکی پارتی من ڕای خۆم هەیە لەسەر ئەوە. دیارە ئەو کۆبوونەوەی حاڵەتێکی تەندروستە لە دوو لاوە ئەتوانی خوێندنەوەی بۆ بکەی، لەلایەکەوە وەک پەیوەندیەکی کۆمەڵایەتی کە کەسایەتیەکی وەک مام جەلال، سەرکردەیەکی مەیدانی وەک جەنابی مام جەلال لە بۆ فترەی 3 مانگ لە دەرەوەی وڵات بوو لە عیلاج، کاتێککە ئەگەڕێتەوە حاڵەتێکی طبیعیە، سەرکردەی کرد لەو ئەحزابی سیاسی لە عێراق و لە کوردستانە سەردانی بکەن. بۆیە ینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆبوونەوەکان حاڵەتێکی تەندروستە و دیسان لە ڕووی سیاسیەوە ئەگەر ببێ بە سەبەبی کە تەمەنا ئەەکەین وابێ و بە تاکیدی شەروابێ ببێ بە سەبەبی بەهێزکردنی گوتاری نیشتیمانی، ببێ بە فاکتەری دروستکردنی یەکڕیزی نیشتیمانی لە بەرژەوەندی باڵای خەڵک و خەڵکوونەتەوەی و پارتیش بۆ خۆی ضرورەتی نەتەوەی دروستی کردووە بۆ سەرخستنی داواکاریەکانی خەڵک لە پێشەوەی هەموو هێزە سیاسەکان. بەڵام ئەمڕۆ جعفەری منکی ڕوونکردنەوەیشی بڵاو کردوەوە، تێیدا باز لەوە دەکات کە نەدەبوو لە بەلاغی کۆتایی کۆبوونەوەکەدا ئەوە ڕابگەیەندرایە کە یەکێتی و گۆڕان هاوهەڵوێستن لە دووبارە چوونەوەی دەستور بۆ پەرلەمان. چوونەوەی دەستور بۆ پەرلەمان پێم وایە دەستور بۆ خۆی دایکی یاساکانە و ڕەهەندێکی نیشتیمانی هەیە. دەستور بۆ خۆی عەقدی نێوان خەڵک و دەسەڵاتە لە هەموو دنیا، گرێبەستە. ئەم گرێبەستە بەڕای من ناکرێت لە ناو مەکتەبی سیاسی ئەحزابەوە بڕیاری لەسەر بدرێ ئایا بچێتەوە ناو پەرلەمانیان فۆرمەلە بکرێ یان مەسەلەن هەموار بکرێتەوە. باشتر وایە دەستور مادەم گرێبەستی بینی خەڵک و دەسەڵاتە بخرێتە بەردەم دەنگدانی خەڵک بڕیار لەسەر ئەوە بە ئایا دەستور تێپەڕێنرێ یا دەستور بگەڕێنرێتەوە. وزایدەن کاتێک باسی تەوافقی نیشتیمانیەکەی مەفروزە تەوافقی نیشتیمانی لە بینی تەنها دوو حیزبی دوو هێزی سیاسیان نەبێت لە کوردستانە، مەفروزە سەرجەم ئەحزابی سیاسی سەرساحەی کوردستان بەشدار بن لە قسەکردن لەمەڕ مەسەلەن پرسی دەستور وەک ڕەهەندە نیشتیمانیەکەی. وزایدەن پەرلەمان شەرعیترین جومگەی دەسەڵاتی سیاسی بەڕێوەبردن و سیستەمی سیاسیە لەم هەرێمە ئەکرا لە ناو پەرلەمانە تەرحی هەموارکردنەوەی دەستور بکرێت، نەک مەسەلەن لە کۆبوونەوەی بینی ئەحزابە
بکرێ بە مژدەیەک تەوجیهی ڕای گشتی و خەڵکی کوردستان بکرێ. کاگازادی مەلای جەنابەت سەرنجت لەسەر قسەکانی کاگەتا. وەڵام من سەرنجێکی وام نییە کۆمنتێکم نییە بەڵام من پێم وایە علاقاتی بینی حزابی سیاسی لە کوردستانی عێراق چیەکێتی بۆ پارتی چ پارتی بۆ گۆڕان چ گۆڕان بۆ دووچیان و هەمووشیان لەگەڵ هێزە ئیسلامیەکان علاقەیەکی تەندروستە و علاقەیەکی ودیە و بە لەسەر بنەمایەکی ئاسایی و بنەمایەکی دیموکراسی بنەمایەکی دیالۆگ بێ لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتێکا کە چەمکە ئەساسیەکانی حیزب چەمکە مۆدێرنەکانی حیزب داهاتوە ئێمەش لێ وەرمانگرتووە چەندین ئەحزابی ساوز ئەحزابی سۆشیال دیموکرات ئەحزابی دیموکرات مەسیح ئەحزابی لیبرال ئەحزابی ڕادیکال ئەحزاب هەیە و هەمووشیان علاقاتی ودی و علاقاتی ئاساییان هەیە پێویستە لە کوردستانیشا هەمان مۆدێل وەکو چۆن ئەحزابی سیاسی مۆدێلێکە و لە ئەوروپا و لە وڵاتانی ڕۆژەوە هاتوۆتە شەرق و لە شەرقیشا ئێمە کوردوڕانگرتووە ئەبێ مۆدێلە باشەکەش کە علاقی و دینەوەن حیزبەکانە بەڵێ پارتی دموکراتی کوردستان جۆرێک لە نیگەرانیان نیشاندا لەوەی کە لە بەلاغی کۆتاییدا گۆڕان و یەکێتی هاوڵوێستیان نیشاندا لە گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمانی کوردستان چانەوەیەکی منطقیە ببوورە من پێم وایە بەرز کاگلێکی بارزانانی لە تەسریحێکا باز لەوە کات کە ئەو با بڵین کەیسانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە ئەو کەیسانی کە پەیوەندی بە حیزبێک یا بە دوو حیزب یا بە حزابی سیاسیونیەوە پەیوەندی بە سەرجەم تاکەکانی کۆمەلگای کوردیەوە هەیە جا ئەو تاکە ڕاستە چەپە سەوزە زەردە مۆرە سوورە ئیلە ئاخری ئەبێ ئەمانە پرسی نیشتیمانی بێ و پرسی ڕێی لەسەر بێ ڕەنگە ئەمە لە چوارچێوەی تەسریحات یاخود لێ دوان نابێت بەڵام ئەوەی کە دوێنێ ڕاگەیەندرا ئەمە بەلاغی کۆتایی کۆبوونەوەی کە و ئیمزای لەسەر کرا بە تەشید من ئەوەنەی ئاگادارم بۆ بەڕێزم تۆ نێشی بارزانانی یەکێکە لەو کەسانە کە ئەبێ کاکە ئاشێخ عەتای برادانی پارتی جوابیەوە بنەوە لەگەڵ ئەوایە دەستور بگەڕێتەوە ناو پەرلەمان و لە پەرلەمانە جارێکی خوێندنەوەی بۆ بکرێ و ئەو ڕەهەندە نیشتیمانی بێ بدرێ واتە تەوافقێکی زیاتر و کۆدەنجێکی زیاتر و مانگی زیاد لەسەر بکرێ بەڵام ئەو تەسیحای ئەمڕۆی ئەو کاکەی کەوت بێژی پارتی دموکراتی کوردستانە وەڵا ئەوە حەزەکەم برادانی پارتی جواب لەسەرەوە بنەوە زۆر باشە گەر وەڵامێکت هەبێ کاگات من نازام ئاگاداری تەسریحەکەی جەنابی کاک جعفەر نیم دیارە جەنابی کاک جعفەر و تەبێژی مەکتەبی سیاسیە و ئەگەر تەسریحێکی یابێت بەڵام من جوابی وەڵامی جەنابتم لەوایەوە وتم بالفعل وەک جەنابی کاک ئازاد وتی پێشتر کاک نێچیر بارزانی فەرمووی کە جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستاناڵێ هەر ئەوانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە قابلی تەوافقی نیشتیمانیە و ئیعادە نەزەرتیایە یان هەموارکردنەوەی خەتی سوور نییە لەبەرەوە ئەمە ئۆکەیەکی سیاسیە لەسەر ئەوەی کە حاڵەتێکی طبیعیە دەستور ئەگەر ڕای ئەحزابی سیاسی سەرساحی کوردستان و خەڵکی کوردستانی لەسەر بێ هەموار بکرێتەوە پارتی لەم چوارچێوەیە ناچێتە دەرەوە ملزەمیشە زۆر باش پێوەی بەڵام پارتی لە خەمی پاراستنی شکۆ و هەیبەتی پەرلەمانەیە چونکە دەستور فکرمان نەچێت بە حزوری زیاتر لە 30 کەس یەک لەسەر 3 ئەندامانی پەرلەمان ڕژنووسەکەی فۆرمەلە کراوە دواتر دێنە سەر دەستور و ورتر باسی دەکەین دکتۆر پێشتر ئێوە بەر لەوەی بچنە لای یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆبوونەوەی ئەنجام بدرێت پرستان بە پارتی دموکراتی کوردستان کردبوو بەڵێ ئەوە یەکێک لەو لێدوانانی کاک جەلال جەوهەر بەڵێ پرسکراوە کە ئەوە لە ڕاستیە من ئەو جۆرە ئیشکردن لە سیاست لە کوردستانە زۆر خەتەرناکە یاین تۆ هەموو جمنجوڵێکی سیاسیە بێ هەموو لایەنە گاگادار بێ ئەمڕۆ دووشت کێشە کوردستانە خوڵقاندۆ کاکارزانێکیانە ئەوەیە پرۆسی سیاسی لە کوردستانە چەقی و ناچێتە پێشەوە 3 ساڵی ڕێکە ئەم دەستورە ئێت و ئەهێنرێەوە برێ بەرداوام وعدەدرێ وعدەکە ئەشکێنرێکە بگەڕێتەوە بۆ پەرلەمان ناگەڕێتەوە کەعاتا ئەگەر باوەڕی وایەکە کە خەڵکی کوردستان دەنگا بۆ دەستورە 3 ساڵە بۆ نایخەنە ڕیفراندۆمەوە پەرلەمان ئەگەر پەرلەمانی کوردستانە بۆچی ناتوانێت ئەم دەستورە بگەڕێتەوە یانی خۆمە کوفری سیاسی نییە دوایەوە 3 ساڵ ئەم قسە من پێم خۆشە لەسەر ئەو پرسیارە بمێنینەوە دواتر دەچینە سەر پرسی دەستور بەڵام باشە لە کاتێکدا گۆڕان ینی هێزێکی ئۆپۆزیسیۆنەوە هیچ هاوپەیمانێتێکی لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە نییە بۆچی دەبێت پرس بە پارتی بکرێت لە سەردانکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانیان هەر هێزێکی دیکەی سەرساحی سیاسی هەرێمی کوردستان بەڵێ منیش تەواو لەگەڵ ئەو ڕای توام کە پرسکردن لە دیداری سیاسیە بۆ هەبێ لە کوردستانە ئەمڕۆ ئیتفاقی استراتیژی و دەسەڵاتە و نەخبە سیاسی ئەمڕۆ لە کوردستانە هەیە بەداخەوە جێیەکیان خۆڵقاندووە کە کوردستان چەقیوە و ئیتفاقی استراتیژی وای کردووە کە بەردەوام هیچ پرۆسەیەکی سیاسی هیچ گەمەیەکی سیاسی مەدەنیان نەچێتە پێشەوە من هیچ ئەزمونێک لە دنیا شک نابم کە ئیتفاقی استراتیژی بۆ شێوازە کرابێ من ناڵێم ئەمە هۆکاری ئەوە بکە گۆڕان پرسی کردووە بەڵام گۆڕانیش بە حکمی ئەوەی کە کردوتە ناو ئەم زمینە سیاسی نالەبارەوە ئەم دۆخە سیاسی نالەبارەوە ناچارەکە التزام کا بە کۆمەڵێک ئیتفاقات و کۆمەڵێک ڕێکەوتن و کۆمەڵێک گوتارەوە کە پێشتر دراوە و ئەمە دۆخێکی خراپە و دۆخێکی نالەبار
دووبارە دۆخێکە کە سیاست لە ڕاستیاوە ناچێتە پێشەوە خاڵێکی تریان ئەوەیە کە کاتێک کە پرۆسی سیاسی بەو شێوازە لە بازنەیەکی داخراوە ئەسوڕێتەوە زۆر باشە لە کاتێکدا تۆ باس دەوە دەکەی کە سیاست ناچێتە پێشەوە لە هەرێمی کوردستاندا ئەم حاڵەتەی کە بۆ نمونە گۆڕان پرس بە پارتی دەکات لە سەردانکردنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەمە بۆ خۆی یەکێک لە هۆکارەکان نییە کە سیاست لەم هەرێمەدا ناچێتە پێشەوە بەڵێ من هیچ هینێکم نییە لەوەی کە یەکێک لە هۆکارەکانەوەیە کە ئەو پرسکردنە بە سیاستە جۆرێکە لەوەی کە سیاست چەقیوە و بەڕاستی جۆرێکە لە سیاستکردن بە شێوازێکی هەڵەکە هیوادارم ئەو شێوازە ئەو دۆخە نەمێنێکە بۆ شێوازە سیاست بکرێت بەڵێ کاگەزاد یەک کۆمنتمێ وەڵام من پێم وایە پرسی گۆڕان من خۆزای من گۆڕان نیم بەڵام کاکە پرسی گۆڕان پرسێک نەبووە خوانەخوازە کاکجاجەوە دەست هەڵبڕێ و کاک فازڵ میرانی بەلە فەرمەوەسە قسە بکە ئەمە عرفێکی سیاسی هێزێکی سیاسی پێوترێ پارتی پێوترێ گۆڕان پێوتری یەکێتی یەکی 25 بستنەوە بە 30 کورسیانێ ناوە و ئەمانە عوقیانەیە و ئەمانە ڕیشیانەیە و ئەمانە زۆر باشە عفونکەی ئەمانە پێگەی سیاسی خۆیانیان هەیە کە ئەڵێ ئێمە پاری بگاتی کوردستانیەوە تەحالفتان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرچاو ئێمە ئەمانەوە علاقەمان وەدی بێ سەردانەکەین ئێوە لاتان تووشی ئیستیغراب نەبن ئەمە نەبوو کاکجاجەوەر و گۆڕان نەنجیە و ئەم پرسەش نەبوو پارتی نەنجیە وا کەسا پێمایە نیشتیمانی کوردستانیش لەگەڵ جەنابی کاک مەسعود جەنابی پارتی قسەی کردووە و ئەم دانیش نەکەین زۆر ئاسایشەوە قسەکە لەسەر ئەوە نییە کە ئەمە نەنگیە لەسەر گۆڕانیان شتێکی لەو جۆرە یاخود لەسەر کەسایەتیکی ناو گۆڕانیش پرسیارەکە ئەوەیە لە کاتێکدا گۆڕان کە هێزێکی ئۆپۆزیسیۆنە پارتیش یەکێکە لە پارتەکانی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستاندا هیچ هاوپەیمانەتێک لە نێوان ئەم دوو هێزەدا نییە بۆچی دەبێت گۆڕان پرس بە پارتی دیموکراتی کوردستان کە لە سەردانەوەی پرس نەکراوە ینی پرس چییە مەسەن تەلەفۆنێکی ودی بووە لە نێوان گۆڕان و زۆر باشە تەلەفۆنی بۆ ئەفگەنیوان یەکێتی ناوەڕای ئەمە دانیشتێکی واکەین هەر بۆ ئەگەداری خۆتان خۆ پرس چییەوانە باس بەڕێز کاگەنشوان لەگەڵ کاک مامجەلال دانیشی ڕەچی نە ئەڵێ اتفاقی استراتیجی ڕۆشێنەوە نە ئەڵێ لە بەغا یەکدەنگ نەبن نە ئەڵێ ئیلاخری ئەمە معنای چییە ئەمە معنای وەریە خۆ بەڕێز مامجال بەجێی کاگەنشوانەکە یا معنای ئەوەش نییە کە بەڕێز مامجال قسەی کاگەنشوان بەیان دووەرناگرێ یعنی ئەمە مجاملاتی سیاسیە ئەمە حیواری سیاسیە ئێمە شرق هاژین لە شەرقا لە کوردستان هاژین لە کوردستانە مشکلی ئایندەی ئەم گەلە لە ناسنامە و لە نەتەوە و لە نیشتیمان و لە مادەی سەوچل و لە نەوت و غاز و لە پێشمەرگە و لە هەوێ ئەمە پێویستی بەوەی ئەم هێزانە بە یەکەوە بن یعنی حتا بڕات هەبێت دوو هێزی ئۆپۆزیسیۆنی ئیسلامی کە پێن یەکگرتوو کۆمەڵ پێرێ و دوێنێ پێش ئەم دانیشتە پرسیش بۆوان بکرایە لەگەڵ ئەوان شاپیان بوو تا ئێمە دانیشتەکەین پارتیە یەکگرتووە پارتیە یەکێتی گۆڕانە ئاساییە یعنی ئەمانە هێزی سیاسین لە وڵاتە وڵاتیان غەریب نین بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتێکدا هاوپەیمانیتی هەیە لەگەڵ هاوپەیمانەتی استراتیژی هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا ڕاوێژتان پێکردن پێشتر پرس بە پارتی دیموکراتی کوردستان لەمان لە مستەڵحەکایە ڕاوێژ و پرس جیایە و پرسینی چکە جیایە یعنی نیشتیمانی کوردستان گۆڕان خۆ متحالف نیە لەگەڵ پارتی وایە بە گۆڕان لەم ئەخیرەشە لە ڕووی ئەعلامی هجوومێکی زۆری لەسەر پارتی هەیە گۆڕان تەلەفۆن لەگەڵ پارتیەکە ئەمە ئیشێکی زۆر جوانە وها کەسایەکی لەگەڵ جەنابی کاک مەسعود نە پارتی ئەفرۆز کراوە نە جەنابی کاک مەسعود ئەفرۆز کراوە نە کەس تایمیش کراوە و ئێمە دانیشتێکی ودیمانەیە و ئەم دانیشتش لای پارتیش پێخۆشە و لای گۆڕانش هەنگاوێکی جدیە و لای یەکێتیش هەنگاوێکی جدیترە بڕاتان بێ کاگە کارزان ئەمە ناو پرۆسی سیاسی لە وڵاتی شەرقا ئەمە ئەبێ بە زۆر ئاسایی لە قەڵەم بدرێ ئەمە ڕائاسە و مەرئوز نییە ئەمە پرسی بینی خوێندکارێک و مامۆسایەک نییە دەسەڵ بەرەو فەرموو پرسیارەکەت بکە ئەمە علاقەیەکی ودیە علاقەیەکی سیاسیە و ئەم هێزانە بەیەکەوە لە ناو پێگەیەکی سیاسی تووشی یەک گەمە بووین کە پێن گەمەیەکمانێ لەگەڵ دەوڵەتی عێراقی بەڵێ چاودێران پاش کۆبوونەوەکە و ڕاگەیاندنی بەلاغی کۆتایی کۆبوونەوەکی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان باسییان لەوە کرد کە ئەم بەلاغی کۆتاییە کاریگەری دەبێت لەسەر ڕێکەوتنامەی استراتیژی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان من پێم وایە اتفاقی استراتیژی وەکو بەڕێسم لە سەرتاوە یەک کاگەنشوان لە تەسیحەکەی من نەوتومانە وازی لێ بێنن نەوتومانە هەماهەنگ مەبن نە لە کوردستان نە لە بەغا ئەو تەڵەبی ئەوان نەبووە و یەکێتی سیاسەتی خۆی هەیە و میتۆدی خۆی هەیە یعنی کە سیاسی میتۆدی خۆی بەس ئەوە نییە بچێت لە ژێر سەیتەرەی گۆڕانەوە یا گۆڕان زەردەری یەکێتی و پارتی و ئیلاخری هەموو هێزێک میتۆدی و بەرنامە و بیرکردنەوەی خۆی هەیە ئیتفاقی استراتیژی تاکو ئەمڕۆژ کە ئێمە لە ستۆدیۆ بەڕێستان دانیشتوین زەرورەتی مانەوەی زەرورەتی گەشەپێدانی هەیە ئیتفاقی استراتیژی خوێندنەوەیکی تری بۆ دەکرێت ئەگونجێن لێ هاوسەنگە کرێ با بڵین حسابێکی بۆ کرێت کە ئەمڕۆمان لە دوێنێ ناچێت ئیتفاقی استراتیژی بۆ ڕۆشانەوە ناچێت هەموو ئەم خوێندنەوانە بۆ ئیتفاقی استراتیژی بەمبەستی گەشەپێدانە بەمبەستی
زەورەتی پەرەپێدانە بە بەستی سەغەرات و ئیشکالەکەتیایەتی پڕکرێتەوە جامیشکاتە لای یەکێتی یا لای پارتی یا لای پارتی لێکێتی تەڵ لایم دوو هێزەیە و نەلای گۆڕانە نای هێزی ئیسلامیەکانە چکەوە ناوی اتفاقی استراتیژیانی لای ئەم دوو هێزەیە ئەم دوو هێزش بۆ حکومت متحالفن ئەبێ هەنگاوی جدی بنێن و ئەبێ دیالۆگ بکەن و ئەبێ بەیەکی بسەلمێنن یعنی ئەخذ و عەتا بکەن لە پێناوی چی لە پێناوی بەرژەوەندی باڵای ئەم میلەتە چکە اتفاقی استراتیژی لە ڕۆژێکە نووسراوە جیایە لەمڕۆ لە زمانێکە نووسراوە جیایە لەمڕۆ زمانی ئیقلیمی ناوچەکە زمانی کورد لە سووریا لە کورد لە کوردستانی تورکیا کورد لە کوردستانی عێراق ئەمریکای بڵی بەهاری عەرەبی ئەمە هەمووی پێویستی بە گۆڕانکاری هەیە. بەڵێ کاگەزات دکتۆر محەممەد تو بۆچی پێداسایی نەبوو لەوەی کە بزوتنەوەی گۆڕان ڕاوێژی بە یاخود پرسی بە پارتی دموکراتی کوردستان کردووە لە سەردانەکەیان بۆ لای یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کاگەزات ئاماژەی پێکرد بۆ خۆی ئەمە جۆرێکە لە ڕۆحێتی یەکریزی کوردی زیندووکردنەوەی ئەو ڕۆحێتە. کاکارزانم ڕۆ تێگەشتنێکی زۆر هەڵە هەیە بەدحاڵیبوونێکی زۆر هەیە لە وشەیەک ریزی و ئەم وشەیەک ریزیە لە هەموو شوێنەکە بەکارە هێنرێ بێ مناسب و بێ بە مناسبە. یەک ریزی ئەوە نییە من هاوڕێی تۆ بم ناکرێ هاوڕێتی کەسێکی تر بکەم من تۆ ببین نابێت کەسێکی تر ببینم. ئەم جۆرە التیزاماتە خۆی جۆرێکە لە بێمتمانەی لە کوردستانە بەرامبەر بە یەکتر جۆرێکە لە بێمتمانەی من تۆ ببینم ئەبێ هاوڕێکی تریش ئاگادارکەم فڵان کەس ببینم. ئەم مجاملات و حیواری سیاسی کە ئازاد باسەکە گەورەترین کێشەیە لە کوردستان بە مجاملات ناچێتە پێشەوە. سیاست بە مجاملات ناچێتە پێشەوە پرۆسی سیاسی بە مجاملاتی سیاسی و بە حیواری دیوەخانیانە ناچێتە پێشەوە بەگەمەی سیاسی و بە پرۆژەی جدی و بەگەمەی مەدەنیانە ناچێتە پێشەوە. ئێمە ئەمڕۆ اتفاقی استراتیژی هەموو جارێ ئەو بیانووی هەندرێتەوە بە دیری شەڕی ناوخۆیە. ئێمە بۆ ئەبێ لە غیابی اتفاقی استراتیژی شەڕی ناوخۆ بکەین مەگەر لەو نێوەندەیە ڕێگای سێم نییە مەگەر لەو نێوەندەیە ڕەنگی تر نییە ئێمە هەڵی بژێرین تەنها ڕەش و سپی هەیە. ئەمڕۆ لەبەرەوە من پێم ئاسایی نییە ئەو دۆخە سیاسە لە کوردستانە و ئەو پرسکردنە جۆرێک لە بێمتمانەیە و هەروەها جۆرێکی شەلەوەی کە لە ڕاستیە حیزبەکان و کاراکتەرە سیاسەکان جۆرێک لە ئازادی و سربەخۆیان نییە لە بڕیاردان و یەکتر بینینە ئەوەی کە باشترین خاڵی پۆزتیڤ لەو کۆبوونەیە کە لە ڕاستیە من مای ئەوەیە کە لەوە قسەی لەسەر بکرێ ئەویش دوو شتە یەکیان ئەوەیە کە سیستمی کوردستان سیستمێکی سەرۆکایەتی یا پەرلەمانیەکەمە پرسیار هەر جدیەکەی لە کوردستانە لەو پرۆژە دەستوری کوردستانە و ڕەشنووسەکە کە کەعاتا ئاماژی پێ لە یەکەم لاپەڕەیە لە یەکەم مادە ئەڵێ سیستمی کوردستان سیستمی سیاسی کوردستان سیستمێکی پەرلەمانیە. ئەمڕۆ ئێمە بە چاوی خۆمانەی بین واقع پێمان دەڵێ فاکتەکان داتاکان پێمان دەڵێ سیستمی کوردستان سیستمێکی پەرلەمانی نییە. دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی سەرۆکێکی نییە لە سیستمێکی پەرلەمانیا بێ دەسەڵاتەکانی زۆر لەوە زیاترن. ئەمە خاڵە جدیە کە دوێنێ قسەی لەسەر کراوە خاڵێکی جدیتر گەڕانەوەی دەستورە بۆ پەرلەمان. من تێناگەم بەڕاستی لە پرۆژەی سیاسی پارتی یعنی پارتی بەردەوام لە دانیشتنە دوو قۆڵەکانە سێ قۆڵەکانە تەسریحاتی جێگری سەرۆکی پارتی تەسریحاتی ئەوانترا کە دەستورە گەڕێتەوە ئەوە 3 ساڵم یاریەکرێ بە خەڵک دەستورە گەڕێتەوە لە پڕێکاڵێن ناگەڕێتەوە. کاک جعفەری منێکی جگە لەو تەسریحاتی ئەمڕۆ دوێنە وتوێتی پەلیان کردووە بۆیە باز لەو نەکرا دەستور بگەڕێتەوە. باش ئێوە ساڵ نیوە کە 2 ساڵ خەڵکی هەنووە بنەڵێن دەستورە گەڕێتەوە لە دوایی شاڵن کوردستان دەستوری نییە خەتای معارەزێ باشە 3 ساڵە یاوەتە بیگەڕنەوە بۆ پەرلەمان یا ئەگەر سقەتان بەوەی ڕفرەمە فەرمو بیخەنە ڕفراندۆمەوە. ئەم گەمە سیاسی ئەم چەق بەستوی سیاسی کە لە کوردستانە ڕاستیە لە ڕووی تەنمی سیاسی لە ڕووی گەشی سیاسیەوە ئێ لە بازنێکی داخراوەست ئەسڵەن ئێستا ڕۆژنامەنووسێکی بیانی کە من خەڵگە ناسم لە BBC لە بەشی تەرجەمەی ئەمان شێت و تەسریحاتانە ئەکا بۆ BBC لە بەشی مۆنیترینگ سێڤیس لە کوردیەوە ئەسڵەن ئەڵێ سەریان سۆرماوە لەم هەموو تەسریحاتە دژبەیەکە لە سیاسەتی کوردیا هەیە بەردەوام یعنی چی بڵێن بەڕێز کەمال کەرکووکی لە گەڕانەوەی دەستور بێڕێزیە بەرامبەر بە پەرلەمان و هێرشکردنە سەر هاوڵاتیان و یعنی ئەبێ گەڕانەوەی دەستور بە ئاسانترین شت بێکە بگەڕێتەوە پەرلەمان ناقەشەی بکرێ باشە بۆ ئەم شتەوە نەتەخیرەکرێ بۆ ئەمەنە مواطەڵی پێکرێ و دوایەوە شکاک کارزان ئەمڕۆ یەکێک لە کێشەکانی کوردستان ئەوەیە ئەم دیداریانە کە خەڵک بەڕاستی خەڵکی نیگەران کردووە و دڵنیانە لەمە هەموو بەشێکیان بریتین لە کارتی سیاسی یعنی ئەم حیزب ئەو حیزبیتر بەرامبەر بویترێنێ ئەویتر بەرامبەر ئەویتر بەکارهێنێ من لەگەڵ ڕێزما بۆ هەموو قسانێکە کرا لەسەر یەک ڕیزی بەس لە ڕاستیە یەک ڕیزی شتێکی تەستەنوعی نییە شتێک نییە تۆ بیخڵقێنی شتێک ئینشانی ئینشا یعنی ئەمڕۆ ئێمە یەک ڕیزیمان کردو بە ئینشا ئەیڵینەوە بەبێ ئەوەی بچنە سەر جەوهری چەمکی یەک ڕیزی و ئەوەی کە گوایە بە دەستوری هەرێمی کوردستان نابێت لە مەکتب سیاسی یاخود لە کۆبوونەوە داخلی حیزبەکانە بڕیار لەسەر بدرێ ئەی مەگەر کۆبوونەوەی داخرای مەکتب سیاسی حیزبەکانی پارتی و یەکێتی نییە بڕیاریان لەسەر داهاتوی پەرلەمان و ئیشەکانی پەرلەمان
ئەی مەگەر دەستوری زۆر باشە ڕژنووسەر لەلایەن کێدا ڕێژراوە ئایا ئەو مناقەشەیە کە کراوە لە پرۆسکێ پەرلەمان بەڕێ کرد لە ترسی چی بوو؟ بەڵێ دکتۆر بۆ پێی تۆ جەناب مامۆستای زانگۆ تۆ شارەزایەکەت لە زانستی سیاسەتدا دوای ئەم کۆبوونەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکێشە سیاسەکان داهاتوی هاوکێشە سیاسەکانی هەرێمی کوردستان چی لێ دێت؟ خوێندنەوەتان بەڵێ بەستراوەتەوە بە تا چەندێک ئەو قسانە جێبەجێکرێت کە دوێنە کراوە و بەلاغی کۆتاییەکە کراوە ئایا تا چەند جێبەجێکرد ئەویش لەو دوو ڕۆوە کە من پێشتر ئاماژەم پێەیە ئایا بەڕاستی هەردوو حیزب بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کە وعدیاوە کە دوێنێ گوایە قسەی لەسەر کراوە هاوڕابوون لەسەرەوەی کە سیستمی کوردستان سیستمێکی پەرلەمانی بێ نەک سەرۆکایەتی کە ئەمە ئیش و کارێکی زۆر جدیەوە پێویستە ئیش لەسەر بکرێت ئایا یەکێتی نیشتیمانی تا چەند پابەندە بە جێبەجێکردنێن بەڵێنەوە و تا چەند پابەندە لەوەی کە دەستورە گەڕێتەوە و هەروەها ئەو یاسایانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە کە مە لە ڕاستیا شتێک نییە بزوتنێ گوڕان خۆڵخان دەبێتی درۆیەک بێ بۆم حیزبان هەڵگی دروست کرد بێ خۆیان وعدیان ناوە لە چەندین شوێنە بەڵام کە جێبەجێ ناکەن لە ڕاستیا هاوکێشی سیاسی کوردستان بەستراوە بۆ بەشی دووەمی دانیشتنەکەەوە کە ویش جێبەجێکردنە ئایا تا چەند ئەم هێزە کە یەکێتی نیشتیمانیە جدیە لەو مۆزوعە و تا چەند پارتیش جدیە لەو وعدانی کە هەیەی تا چەند ئامادەی هەیە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە هێشتا زووە لە ڕاستیا بڕیار بدرێت لەسەرەوە بەڵام یعنی خەڵک ناحەقی نییە گومانی هەبێ بەڵام لەوەژە چێ جۆرێک لە جدیە دەبێت چونکە ئەمڕۆ لێدوانی تەسریحاتی جیاواز لە پارتیویکێتیەوە دەرەچێ و ئەو اتفاقی استراتیژیش کە قسە لەسەر پێداچوونەوەیەکەنەوەش جۆرێکە لەو جیاوازی بۆچوونەکە احتیمالی هەیە لەوەیە کە ئەوەی تیابێکە یەکێتی نیشتیمانی جدی بێ لە جێبەجێکردنیاکەەوەش لە ڕاستی هەشتا زووە بڕیاریەوە بدرێت بێ چاوەڕێکین. بەڵێ کاکاتە دکتۆر محەممەد ئاماژەی بەوە کرد کە لێدوانی دژبەیەک زۆرە و نمونەیەوەی هێنایەوە کە پێشتر دکتۆر کەمال کەرکووکی باسی لەوە کرد گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان بێڕێزیکردنە بەرامبەر بە پەرلەمان و باز لەوە کرا کە پێشتر نێچیروان بەرزانی لە چەندین بۆنەدا ڕایگەیاندووە کە ئەوان لەگەڵ ئەوەدان کە ئەو پرسانی ڕەهەندی نیشتیمانیان یاخود ئەو یاسایانی ڕەهەندی نیشتیمانیانە بگەڕێتەوە بۆ پەرلەمانەوە بۆ خۆی جۆرێک لە دژبەیەک بوون نییە لە لێدوانەکاندا. وەڵام من داوای کاتێکی زیاترەکەم چکە هەواڵان دیارە زیاتر قسەیان کردووە بە تایبەتی کاک محەممەد کاک دکتۆر هەنێشتی تەوەر و چەمشی و ڕوژان کە پێویستی هەڵوێستە لەسەرکردن و قسە لەسەرکردنە کاک دکتۆر بازەوە کە ئەڵێ بۆچی دەستور مەسەلەن چەند ساڵە نەخراوەتە دەنگدانەوە ڕەنگە ینی دەستور کە نەخراوەتە دەنگدانی خەڵکەوە جۆرێک بێ لە مراعاتکردنی دەسەڵاتی سیاسی بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن چکە هێزی ئۆپۆزیسیۆن لەم وڵاتە ئەگەر بەشێک نەبن لە سیستەمی سیاسی دەسەڵاتی سیاسی وایە نەبینێت کە بەشێکن لە عملی سیاسی بۆی عملی سیاسی لەم تەوازنی عملی سیاسی لەم هەرێمە تێک نەچێ مراعاتی داواکاریەکانیان مراعاتی شعوری ئۆپۆزیسیۆن کراوە بۆیە نەخراوەتە دەنگدانەوە ببوورە. بەڵام یەک ملاحظە هەیە یەک قسە هەیە چاودێران زۆر جار باز لەوە دەکەن کە بە تەحدید پارتی دیموکراتی کوردستان جۆرێک لە ترسی هەیە بۆ گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان. من وای نابینم پارتی لە چی ترسی هەیە پارتی حیزبێکی خاوەن کللتوری سەر ساحی کوردستانە خاوەن جەماوەرێکی فراوانە لە چی ئەترسێ لە یاسایە کە ڕەهەندی نیشتیمانی پارتی مواجهەی هێزە ئیقلیمی و هێزە عێراقیەکانەکە کە یەنە سەر سنووری کوردستان ئەبێت لە یاسایە کە ڕەهەندی نیشتیمانی هەیە بترسێ ئەم تعریفەیەکە کە نازانم ینی لە وەسەتێکەوە پەرژیم لێرە ڕێ قسەکەی جەناب تۆزێک بێوجدانانە تعریفی پارتیەکەن کە ئەلێنە ترسێ لە گەڕانەوەی ئەم یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە. اینجا من بۆ ئەوەی جوابەکانی برای بەڕێز کاک محەممەد تەواوکەم ئەو باسی ئەوەی کە پرۆسی سیاسی لەم هەرێمە چەقی بەستووە من نازانم چەق بەستن تعریفەی چەق بەستن لای کاک محەممەد چییە. ئەلەم هەرێمە ئێستا ژیان و گوزەرانی تاچی کورد بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆر لە پێشەوەیە دەخلی تاک وەزعی تاک گوزەرانی تاک سەرسفرەی تاک ئاوەدان و ڕازاوەیە خەتی هەژاری لە کوردستانە نییە بە بەراورد لەگەڵ بەغا کە داروسەلام و عاسیمەی حەزارەت و خاوەنی ڕەکایزی اقتصادی و خاوەنی بۆ بەڵام باشبوونی گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشێکی پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە بوجەی کە دێتە هەرێمی کوردستان و ڕۆشتنی نەوت و ئەم جۆرەشتانەوە هەیە. ئەو بودجەیە خەباتی ئەحزابی سیاسی کوردستانە خەباتی ئەو ئەحزابانەیە کە لە ناو سیستەمی سیاسی کوردستانە بەغایان ئیجبار کرد کە لە پرۆژەی دەستورە حەقی بودجەی
هەرێمی کوردستان تەسبیت بکەن ئەزانی بۆ خۆی ئەو دەستوری کە کاک محەممەد قسەی لەکە ئەو دەستورە با بڵین فشار و زەختی قیادەی سیاسی کوردستانە کە توانیان لە ناو دەستوری عێراقا تەسبیتی بکەن اینجا کاک محەممەد باسی ئەوە کات کە ئەڵێ چەقبەستنی سیاسی هەیە بەڕای من ئێستا لەم هەرێمە مەوداکانی ئازادی بە بەراورد لەگەڵ جاران زۆر فراوانترە مەودای دیموکراسی و بنکەی دیموکراسی لێرە زۆر فراوانترە ینی تەنانەت دەور و پشتمان یان مەسەرەن عێراقیەکان کە هێنە کوردستان ئاڵێن نموزەجی حکمی کوردستان بگوازینەوە بۆ عێراق و بۆ شوێنی تر زایدەن پەیوەندی هەرێم بە دەرەوە ئێستا پەیوەندیەکی دیبلۆماسیە تۆ سیر کە دەسەڵاتی سیاسی لەم هەرێمە کاری لەسەر ئەوە کردووە کە هەرێمی کوردستان بخاتە ناو تحالفێکی اقتصادی زۆر بەهێزەوە کە لێرە ڕەنگە تورکیا و قەتەر و سعودیە تەمسیلی ئەم تحالفە اقتصادیە بکەن کە مەربوطە بە سیستەمی وزەی جیهانیەوە ئەوە دەسەڵاتی سیاسیە لەم هەرێمە کار بۆ ئەوە کات کە کوردستان هەرێمی کوردستان اقتصادی کوردستان ببەستێتەوە بە سیستەمی وزەی جیهانیەوە کە بۆ خۆی دروستبوونی استقراری سیاسیە دروستبوونی استقراری سیاسی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا تاریخ پێمانەڵێ بوو بە سەبەبی دروستبوونی کیانی دەیان دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ئاسیا لەبەرەوە ئێمە ئەبێ قسە بکەین لەسەر ئەوەی چۆن استقراری سیاسی لەم هەرێمە دروستە بێ و چۆن اقتصادی ئەم وڵاتە کە دەوڵەت لەسەر ڕکایزی اقتصادی بۆستێ چۆن اقتصادی ئەم وڵاتە بەهێزکەین چۆن تەفەهم لای عەرەب و تورک و فارس دروست دەکەین کە ئێمە هەرێمی پێویستمان بەوەی کیانێک بین و مەترسی نابین لەسەر بەڵێ تا وڵاتانی ئەقلیمی دەست وەربدەن لە ناوخۆی هەرێمی کوردستان پێ دوایە استقرارێکی بەردەوام دروست ببێت ڕەنگە دەستێوەردان ینی حاڵەتێکی سروشتی بێ لەبەرەوەی لەسەر ئاستی دنیا دابشبوونی سیاسی هەیە عێراق ینی ئەزمەی عێراق وەک دوێنێش پێم وابێ جەنابی مەمجەلال لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەوتی وتی ئەزمەی عێراق ئەزمەیەکە جاری وایە لە دەرەوە خزێنراوەتە سەر ساحەی عێراقەوە تەنها ئەزمەیەکی داخلی نییە تەنها ناڕێکی بینی ئەقتابی سیاسی عێراقی چ مەسهەبی و چ ئەحزابی سیاسی نییە بەڵکو بەعدێکی دوورتری هەیە تەدەخولی ئیقلیمیە لە عێراق بەڵام ئەگەر بینە سەر هەرێمی کوردستان نیشتیمانی عێراقی و کوردستانی هەمومان کار لەسەر ئەوە بکەین کە ئایدۆلۆژیەتی چۆن بڵێن تەرجەمەکردنی سیاسەتی ئیقلیم لە کوردستانە کۆتا بکەین و لاوازی بکەین اعتیماد بکەینە سەر خۆمان اعتیماد بکەینە سەر دروستکردنی گوتاری نیشتیمانی هاوبەش بۆ مواجهەی تەحەدیەکانی ئیقلیم و ناوخۆ و هەر شوێنێکیکە بەڵێ دەگەڕم وڵات کاتی دێمێ کاتی زیاتر دەدەمێ ببوورە چکوانێک کاک محەممەد قسەی کاتی زیاتر دەدەمێ کاک ئازاد هەتاوەکو وڵاتانی ئیقلیمی دەست وەربدەنە هەرێمی کوردستانەوە استقرارێکی بەردەوام لە هەرێمی کوردستاندا بەدی دێت دەستبەردانی وڵاتانی ئیقلیمی کارزار ئەمە شتێکی لە دوو ڕۆژە دروست ببێت و نە بە 200 ساڵێکەش کۆتاییت ئەمریکا بە سیاسەتی ئەمریکی دەستوەر ناداتە کێشەی فەلەستین بەپرسیار لە تۆکەم دەستوەر ناداتە کێشەی فەلەستین بە چ بارێکە حەل بێ دەزۆر نەداتە میسر بەرەو ئایندێکی کوێ بڕوا لیبیا ناتۆی بۆ بێنێت سووریا ناتۆ بەکارنێنێ ئەمە دەستوەردار نییە با بە ئەمریکا و ئۆباما دەستوەرداتە سووریا دەزۆرداتە میسر سەر تونس سەر لیبیا لەگەڵ لیبیا مامەڵەیەکەکە هەمان مامەڵە بۆ هەمان سیناریۆ بۆ سووریا ناکە لەگەڵ سووریا مامەڵەیەکە هەمان ماڵگەڵ میسر ناکە ئەمە بەسم ئەوەیە وڵاتانی ئیقلیمی بەڵێ دەستوەردەدەنە کوردستان لە بەرەوەی کوردستان کوردە و میلەتێکە و بوعدی ئەم میلەتە لە ناو چوار پەرچایە پێوتێت تورکیا پێوتێت سووریا پێوتێت ئێران تا لێرە کێشەی کورد ئیبراز بکە جوان بێ گەورە بێ بە کەناری ئارامی بکە ئەمە تەسیری لەسەر ئێران لەسەر تورکیا لەسەر سووریا بەڵێ زۆر جار باس لەوە دەکرێت کە هێزە کوردەکان بە تایبەت هەردوو هێزە سەرەکیەکە هەرێمی کوردستان بۆ تۆمەتبار دەکرێن کەوان بۆ خۆیان وا دەکەن وڵاتانی ئیقلیمی دەست وەربدەنە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ هاوسەنگکردنەوەی هێزەکان یاخود بۆ پیاکردنی پشتگیری بۆ خۆیان ناوبڕێکی کورد وەرەگرین و ئەو وەڵام دەرەوە عزیزان یەنارتی و چانێکی کورت و بەردەوام دەبێت